خۆشەویستانی کورسات نووسڵاوتان لێبێ بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەین ئەمانەوێت لەسەر کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر قسە بکەین ئەوانەی ساڵانێک لەبەوبەر لە ڕێگەی قەڵەمەکانیان لە ڕێگەی بەرنامەکانیان لە ڕێگەی تیڤیەکانەوە ڕەخنەیانەگرت دژیە وڵاتە بوون یان لە خەمی وڵاتە بوون بۆچی ئەوەی ئەوان وتیان هەمووی بەداخەوە و بۆ ئەوانی شەڵێن بەداخەوە جێبەجێ بوو لە هەرێمی کوردستاندا ئەو نەزیفە چێ بەرپرسیارە لێی لە ئالۆزی سیاسیەوە بۆ ئالۆزی دارایی بۆ ئالۆزی کۆمەڵایەتی بۆ ئالۆزی ئابووری بۆ ئالۆزی کۆی سێکتەرەکان تەنانەت بۆ ئالۆزی ئاینیشەوە دروست بووە ڕەنگە کەسانێک هەبێت کە لە ڕووی پێداویستیەوە کێشەی نەبێ بەڵام هەر نائاسوودەیە دۆخێکی وانە ئستقرار دروست بووە لە هەرێمی کوردستاندا کەس خۆزگا بەوەی تر ناخوازێت دکتۆر ئەحمەد میرە ڕۆژگارێک لە هەموو دەرچوونی گۆڤارەکانیە ئەکەوتە ژێر پەلامار و تانە و توانجی هێزە سیاسیەکان تا ڕخنەی لە هەر لایەک گرتبایە ئەبوو ئەو ڕۆژە قسە یان وەڵامی توندی دکتۆر ئەحمەد میرە بدرێتەوە ئێستا مامۆستای زانکۆیە بەڵام من ئەمەوێ پرسیاری لێ بکەم دۆخی هەرێمی کوردستان بۆ ڕۆژە گەیشت و ئایا ڕەخنەکانی ئەوان چی لە پشت بوو کە هەمیشە یانوت دەستی دەرەچی لە پشتە دکتۆر ئەحمەد بەخێر بێت زۆر سپاس مەمنون بەرنامەکەمان هیچ دەستێکی لە پشت نییە و تەنها دەستی میلەت و خاک و خەمی خەڵک و خاچی لە پشتە سپاس بۆ دیدارە تایبەتە ئەمەوێ پرسیار ئەوە بکەم هەڵسەرگەهاندنی دکتۆر ئەحمەد دەساوێکی هەم ڕۆژنامەنووسی تیژی جارانی خۆیەوە و هەمووکو مامۆستایەکی زانکۆ بۆ ئەم دۆخە چییە؟ ئێستا لەسەر ساجی عەلی ئێستا لەسەر ساجی عەلین هیچ شتێ نەماوە تا تۆبەی شرۆڤەیەکی ئەوەی کە نەبوو لە کوردستانە ڕوو بدە بەداخەوە ڕوویدا ینی ئەوەی کە چەند ساڵی وەکو بەڕێزت لە پێشەکی کاوتت ئامانجی خەڵکی نخبە بوو کە دۆخی هەرێمی کوردستان نەگاتە ئێستا بەڵام زۆر بەداخەوە گەیشتە ئاستێکی مەترسیدا تریش لەوەی کە پێشبینیەکرا چونکە یاسایەک لە سیاسەتە کە ئەڵێت خەڵکی زیرەک ئامۆژگاری لە دوژمنەکانی وەرەگرێت بەس گەمژە ئامۆژگاری لە دۆستەکانیشی وەرناگرێت ئەمان ئامۆژگاریان نەک لە دوژمنەکانیان لە دۆستەکانیشا وەرنەگرێت وڵاتیان هێنا سەر ساجی عەلی لە ڕووی سیاسیەوە هەرچەند ساجی عەلی بۆ ئیفلاسبوونی ئابووری بەکارێنێت بەس ئێمە دەمێکە گرفانمان بەتاڵ ئێمە لە ڕووی سیاسی و پەروەردەی و ساجی عەلی ینی هیچمان بەدەستەوە نەماوە سفر بەدەستەوە مزەفەر نەواب قسەیەک لەسەر کۆمەلگا عەرەبیەکە ئەڵێت هەرگیز عەرەبەکان بەخەبەر بێنن بۆی خەون بە ئازادیەوە نەبینن ئەگەر لە کوردستانە بژە لە دوای ڕاپەڕین پێوتین هەرگیز هێزە سیاسیە کوردیەکان بەخەبەر بێنن بۆی هەرگیز خەون بە وڵاتێکی باش و ژیانێکی باشەوە نەبین لە فەلسەفەی سیاسەتە بە تایبەتی لەو ڕەهەندانەی کە ئەچێتە نێو بەرهەمهێنانی فکری یاخیگەری فەیلسوفێکی وەکو ئەلبێر کامۆ جەخ دەکاتە سەر چەمکێکی زۆر گرنگ کە باز لەوە کات دەسەڵات بە سروشتی بێزەمیرە پێویشتانە دەسەڵات لە هەر فۆرمێکا بێت و لە هەر قۆناغێکی مێشوویە بێ بێزەمیری بەشێکە لە کوالیتێکی و بەشێکە لەو ڕەهەندەی کە نەخشەی بەڕێوەبردنی پێوە بەڕێوە بە بەڵام ئەوەی کە ئەم بێزەمیری ئەگۆڕێت بۆ میهرەبانی ئەیگۆڕە بۆ شتێکی باش بریتیە لە ڕەخنەگرتن لە سیستەمەکە بریتیە لەو دەستەبژێرەی کە پرۆژەیەکی جیاوازی هەیە بۆ گۆڕانکاری بەڵام لە کوردستان سەرنج بە ئێمە پرۆژەی گۆڕانکاری زۆر پێشکەشکرا هەل لەو شەپۆ لە
ڕەختەیی کە لە ساڵی 1990 لەدایک بوو لە گۆڤارەکانی ئازادی و بوون و تا سەرهەڵدانی میدیای ئازاد و ئەو شەپۆ لەگەڵ بەڵام دەسەڵات جوێی دەکرد. بەختیار عەلی زۆر باس لە ئەم پرسیارەی بەڕێزە دەکات ئەم بەریەکەوتنە لە نێوان دەسەڵاتێکی تۆقێنەر و دیکتاتۆر لەگەڵ بوونی دەستەبەشێرێکی خوێنەوە. ئەو کۆمەڵێ نمونەی گەورە لە مێژووی مرۆڤایەتیا بازەکە کە وڵات پڕی بووە لە خەڵکی خوێنەوار و فەیلسوف بەڵام جەنگ بەرهەم هاتووە. بۆ نمونە لە سەردەمی هیتلەرە ئەڵمانیەکان ئەوروپیەکان خاوەنی سادتر بوون کە ڕۆمانی هێڵنجە نووسێ سەبارەت بە گرفت و کێشەکان و یەکێکە لە ڕەمزەکانی بیرکردنەوەی مرۆڤایەتی لە ئەوروپا و لە جیهانە. بەڵام لە پاڵ سادتەرە چێ دروست دەبێ هیتلەر دروست دەبێ لە پاڵ مایکۆفسکی و دۆستۆفسکی و پوشکینە ستالین و گەورە پیاوە تووڕەوەکانی نێوبیری چەم لە یەکێتی سۆڤێتی جاران دروستە بێ کەواتە لە کوردستانیش لە پاڵ ئەمانەی کە دەستەبژێری عەقڵی نێوەم کۆمەلگا بوون کۆمەڵێ برادەر کۆمەڵێ باندی سیاسی خراپ کە نازانن سیاست چییە بەم جۆرە بەم دۆخاگە سیاست دەکرێت لە ئێستا لەیان نا سیاست هێزی بیرکردنەوەیە سیاست هێزی بیرکردنەوەیە حەق لە بیرکردنەوەدایە. سیاست ئەوەی کە لە کوردستانە ئەگوزارێ ئەتوانین هەموو ناوێکی لێ بنی جگە لە سیاست. ئەم سیاسیانە لە یەکێ لە ڕۆمانەکانە بە چاوم کەوتووە لێ سیاست هیوادارم لێم وەڵا با دڵگرام بن زۆر لێم دڵگرام بن خۆی هەست کاتێ سیاسی لێ دڵگرا بوو کەواتە لە دڵی خەڵکا خۆشەویستی. ئەڵێ لە هێندێک کۆمەلگا سیاسیەکان لە وتش و بەرازەچن نازای چۆ مامەڵا لەگەڵا بکەی کۆنتڕۆڵیان ناکەی بێستان و غاواتەکە لێ وێرانەکەی سڵحیان لەگەڵەکەی بێستان و دارستان و غاواتەکە دەخۆن. لە ئەم کۆمەلگایی ئێمە سیاسەتمەداری ئێمە لەو بەرازانە هاچی لەگەڵ یا ئاشتی موچەکە دەبە ئاساییشە دەبە گیتفانە دەبڕێ لەگەڵی ئاشنی ئەتکوژێ تیرۆرە دەکا. خەسڵەتی ئەمانە زۆر خراپە. ئەنی وەکو وتم هەموو جومگەیەکیان لە بنەوە هەڵتەچیوە حکومڕانییان داڕشتووە خەریتەیەکیان داڕشتووە کە مەجای چاکسازی تیانە. ئەنی تۆ بە کامل ئەزمموی سیاسی خۆمەوە ئەڵێم بە کامل تێگەشتنی خۆمەوە ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان قابلی چاکسازی نەماوە هیچ شتێکی بەری بەوە نەماوە تۆبی چاکسازی تیا بکەیت هەنی پرۆژەی چاکسازی پێشکەش بکری بەڕیاری ئەوەی کە خوان ناوێنێن بەنەبەڕکردنی گەندەڵی بدرێ ئەم مەسوول بگۆڕن بەو مەسوول ئەم وەزیر بگۆڕن بەو گزیر ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتە بایی ئەوەی پێوە نەماوە چاکسازی بکە واتە هەر پرۆژەیە بۆ چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی پێشکەش بکرد درۆیە چکە ئەمە لە بناوانەکەیەوە خراپە ینی ئاوەکە لە سەرچاوەوە لێڵە تۆ ئەبێت سەرچاوەکەی بنەبڕکەی ئەم سەرچاوش بە چی بنەبڕەکرێ ئەبێت بێ شۆفڵێکی سیاسی بەهێز لێ بدەیت بێگومان دەسەڵاتی کوردی پێویستی بە شۆفڵێکی بەهێز هەیە پاوەرێکی هەبێت بتوانێت ئاسەواری یعنی میراتی ئەم دەسەڵاتە لە ژێرەوە هەڵتەچێت ئەگەر ئەو پاوەرە بەهێزە ئەو شۆفڵە بەهێزە نەبێ ئێمە ناتوانانی گۆڕانکاری بەڕاستی مامۆستا بەرازەکەن ئەم بەرازن دکتۆر مەسەلەن لە دوای دەرچوونی گۆڤاری لەڤین و هاوڵاتی و ئاوێنە و وردە فەزایەکی ینی کوردەوانەی کەم بینیمەوە مەسەلەن من خۆم لە کۆمەڵی خوێنکاران بووم و بەرپرسیارەتیم هەبوو مەسئولیەتم هەبوو بەڵام ئەگەر 750 دینارم پێ وایە ئەمدا بە لڤین یان 1000 پێ وایە ئەمدا بە لڤین ئەگەر چی دڵیشی ئەگرتی بەڵام ئەت خوێندەوە وردە ینی تەربیەتی ناو حیزبەکەمانەوە بوو
ئەو فەزایە لە هەرێمی کوردستان ماوە کە قیمەتی ڕەخنا قیمەتی مەسەلەن باوکردنەوەی مەلەفێکی گەندەڵی یان بە تەواوەتی شێواوە ئەو ژینگەیە لە پەروەردەی ئاینی ئامۆژگاریمانەکە ئەڵێ ئەگەر نەتوانی هەموو شتێ بگۆڕی نابێ واز لە نیوەی بێنی اینجا دواتر تۆ قسەکردن وەما عەلەینا ئیلا البەلاغ ئەوە پەیامی پێغەمبەرمانە دوێری خوای دێ ئەگەر هەر گەیاندنی بەلاغێکیش بێ واجبێکی ئەخلاقیە لەسەرت کە تۆ بیگێری ڕاستە مەسەلەن ئەوەی کە تۆ قسە نەکەی واتە دۆخەکە باش بووە ینی ڕەختەگرتن جگە لە واجبەکەی ئەبێت تۆ جاجار بیری بخەیتەوە کە تۆ چه جانەوەرێکی سیاسی ئازیزم ئەمانە ئەبێ بیر بخرێتەوە ئەبێ ئەمە بە پرۆسی ئەم بەرنامانەی کە لەگەڵ بەڕێستایەکی یا هەت ئازیزێکی تر لە چوارچەوەی کارێکاییکە هەنگاوێکی گەورەیە بۆ ئەوەی کە تۆ پرۆژەی ڕەخنەگرتن لە دەوڵات بێت بە شتێکی سیستماتیک ینی یەکێ لە باشەکاری ئەم سیاسیە کوردیانە بە ئەم خاڵەشی بڵێ ئەوەیە هەموو کوردیان فێری سیاست کرد هەموو کوردیان فێری ئەوە کرد کە بیان ناسی ئەمە یەکێکە لەوانەیە مەسەلەن من کۆمەڵێ گەنجی ئەمریکیم بینی بە سەلیقەی خۆم باسی سیاسەتوانەمە کرد وەڵامەکان چی بوو کە سیاست ئیشی دەستەبژێرێکە ناکرێ هەموو کۆمەلگا خەریکی بێ وتم وەڵای لای ئێمە لە چایچیەکەوە لە خاوەن تەکسیەکەوە لە کەسێک کە لە شەتڵگەیەکە کارەکە لە جوتیارێکەوە تا مامۆسای زانکۆ و مامۆسای ئاینی و هەموو بوونەوەرە کارمان ئێمە خەریکی چی خەریکی سیاسەتی بەڵام سوودمان لێ نەبینیوە ئەوان خەریکی سیاست دین لە وڵاتە پێشکەوتوکات سوودیان لە سیاست بینیەوە ئێمە هەمومان خەریکی سیاسەتی سوودمان لە سیاست نەبینیەوە بەڵام تاکە سوودێک لێمان بینیوە ئەوانەمان ناسیوە ئەوانەمان ناسیوە جاوب بەو فەزایە باقسەکەم تاواکەمە لەسەر خۆشت باتە شتێکەوە بەشێکی دڵخۆشکرد بوو جاران مەسەلەن قسەکردن لە تەلەڤیزۆنی هێزێکی دەسەڵاتە و ڕەختەگرتن لە دەسەڵات کارێکی قورس بوو بەڵام ئێستا زۆر ستێپ چوینەتە پێشەوە ئێمە ئێستا لە ماڵی دەسەڵاتە ماڵی یەکی لە حیزبە شەریکەکانی دەسەڵات قسە ئەکەین و ڕەخنە لەو سیستەمە حکومڕانی ئەگرین ئەو بەرئەنجامی ئەو گۆڕانکاریەیە کە لە فکری سیاسیا دروستە بێ و بەرئەنجامی ئەو شەپۆ لە ڕەخنەگرتنە بەرفراوانەیە کە هاتۆتە پێشەوە و بەرئەنجامی ئەوەیە کە تۆ زۆر قۆناغت تێپەڕاندووە زۆر قۆناغمان تێپەڕاندووە شتەکان بە تایبەتی لە مەجای شتی باشوتن لە مەجای گۆڕانکاری لەبیرکردەوە لە مەجای دەستکاریکردنی سیستەمی نووسین و ئازادی ڕادەبرن زۆر شمان بەدەستێنەوە بەڵام مشکلەکەمان ئەوەیە کە خەڵک گیرفانی بەتاڵە خەڵک قسەیەک هەیە چەمن لەگەڵ ئەو ئیدیۆمەیان نیم کە ئەڵێ هەموو کتێبی دنیا کولێرەیەشی گەرم نایێنێ ڕاستە یعنی مەسەلەن کولێرەی گەرم گرنگە قوت بەڵام بێتکردنەوە واعیش لە مقابلی ئەمە زۆر گرنگ ئێستا شەپۆلیشی گەورە هەیە هەرچەندەم شەپۆلی ڕەخنەگرتن زۆر گرنگ نییە زانی ئەوەی کە ئەوترێ وەبزانام قسەی غاندیە کە ئەڵێ لەم کۆمەلگایانەیە مامەسازانە زۆر جار تۆ شکست بێنی هەڕقیان لێتە سەرکەوتوش بی بە هەمان شێوە هەڕقیان لێتە واتە ئێمە کۆمەلگایەکین وەکو ماغۆد باسی کۆمەلگای عەرەبیەکە لە ئەزەلەوە یەک نیعمەتیان هەبووە کۆمەلگای عەرەبی لە ئەزەلەوە یەک نیعمەتیان هەبوو ئەویش نیعمەتی ڕقلێبوونەوەیە ئێستا لەم کۆمەلگای ئێمەدا لە سایی ئەم سیاسەتە خراپە ڕق لێبوونەوە بۆتە بەشێک لە بەرهەمی نووسین و بیرکردنەوە سەیری سۆشیال میدیای کوردی بکە سۆشیال میدیایەکی زۆر خراپە لە بەرهەمهێنانی جنێوە ینی مەسەلەن ئەوە ڕاستە لە کۆمەلگای تریشە خۆ ئێمە مەسەلەن کە باسی سیاسەت دەکەین سیاسەتمان لە گیرفانی خۆمان دەرنەهێناوە نە من نە هیچ کەسێکی دی کە باسی بیرکردنەوەکەین بیرکردنەوەمان لە گیرفانی خۆمان دەرنەهێناوە لە ئەزمونەوە هێناومادە بەڵام ئەو سۆشیال میدیایی کە لە کۆمەلگای کوردیا هەیە لە نێو میدیای کوردیا هەیە زۆر ترسناکە ئەوەیە کە عەرزم کردی ئێمە فێری خراپی دەسەڵات فێری ڕقلێبوونەوەی لێ کردی ئەزمونێکی دوو درێژمان هەیە لە حکومڕانیە مامەسازانە 33 ساڵ ئەزمونێکی زۆر گەورەیە
ئەگە تۆ سەیری ئەو وڵاتانە بکەیت کە بە خۆناغی جەنگە گەورەکانە تێپەڕیون لە دوای جەنگی جیهانی دووەم و جەنگی جیهانی یەکەم و جەنگە نەوخۆیە گەورەکان 33 ساڵان پێویست نەبوو بۆی کە دروست بوون. ئێمە لە دوای ئینتیفازە بام خاڵە زۆر گرنگە بیڵێم لە ڕووی اقتصادیەوە حکومڕانی کوردی هێزە کوردیەکان نەهاتنە سەر کلااوەیەکی ئابووری، هاتنە سەر کلااوەیەکی سیاسی نیشتیمانی. ینی ژێرخانی ئابووری کوردستان هەرێمی کوردستان لە پێشڕاپەڕینا هەڵنەتێکی بوو ئەمان هات بنە سەر ئاسەوارێکی خراپ بە پێچوانەوە کە لە دوای جەنگەکانی جەنگی جیهانی دۆم وڵاتێکی وەگەڵمانیە وەک دەمسا کە لە ڕووی اقتصادیەوە بە تەواوەتی هەڵتەچیوە هێزەکان هاتە، بەڵام ئەمان ناتوانی گۆڕانکاری مەبەستەکەی من مەبەستەکەی من لێرەوە بوو ڕاستە لە هەندێک ڕۆوە توانیمانە مەسەلەن لە مەجای بیرروڕای ئازادا لە مەجای ئەوەی کە فێربین ڕخنە لە خۆمان بگرین ئەوانە پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە، بەڵام ئایا لە مەسلەی دژایەتیکردنی ڕۆژنامەنووسا لە مەسلەی کوشتنی و سزنکردن و تۆمەتبارکردنی ڕۆژنامەنووسە هەرێمی کوردستان زەمینە یان ژنگێکی لەبارە؟ لە شتەکان لە سەرەتای قسەکان تا دێڕێکەوت گرنگە نیشتیمان بە خاڵێکەوە ئەبەستێتەوە بە ئاسوودەیەوە لەکوێ هەستت کرد ئاسوودەی ئەو ماڵی توێەوە نیشتیمانی توە وەشتوانی بەرگری لێ بکەی ئەبێ ئەو پرسیارە لە ڕێگشتی کوردستان بکەیت ئایا ئاسوودەیی ماوە کە ئاسوودەیی نەما بێت کاتە نیشتیمانی نەماوە تۆ بەرگری لێ بکەیت. ئێستا نیشتیمان هی دزەکانە نیشتیمانی خەڵکی خوێنەوار و خەڵکی شۆڕەژێڕێ بە سروشت شۆڕەژێر مرۆڤکوژ نییە، شۆڕژێر ڕاستەقینە دز نییە، سیستەم تێک ناتە هەد بوونەوەرێ ئەمانەی کرد کەواتە لە بنەڕەتیشە شۆڕژێر نەبووە. ئازادی ڕۆژنامەیان نووسی لە ستایلەکان گۆڕاوە، ینی مەسەلەن تۆ باسی خۆناغێکەکەی کە میدیای پرێنت هەبووە دۆخەکە و مامەڵەکردنی دەسەڵات لەگەڵیا جۆرێک بووە ئیشکردنی ئێمە جۆرێکی دی بووە. ئێستا شتەکان هەنگاوی گەورەیان بڕیوە. ئازادی ڕۆژنامەنووسی لە نێو سۆشیال میدیایە لە کورێ باکووریش هەیە، مەسەلەن ئەگە فلتەر نەکری لە ئێران هەیە، بەڵام لە کاتێک کە بەسەلەن پێویست بە فلتەرشکێنێ بۆ نمونە سەیەکە مامۆسازانە دەوڵەتێکی جەبەلاحی وەک ئێران لە کەمپینی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە یەکێ لە بەڵێنەکان کەەوە هین فلتەرشکێن بەکار نایێنین، ینی ئەوە ناهێڵم، یانی ئەو بەدەستکەوتێکی گەورە بۆ ڕایگەشتی دەلالەتی چییە؟ ئازیزم ئەمە دەلالەتێکی سایکۆلۆژی گەورەی هەیە، چونکە مەسەلەی ئەم فلتەرە کاریگەری گەورەی لەسەر سایکۆلۆژێتی تاکی ئێران هەیە، مەسەلەن حڕێ شەخسیەکانێ لە کوردستاندا ئێستا لە کەدادکردنەکان یان بە تەسکردنەوەی سنووری ئازادی فۆرمێکی تری وەرگتووە، ئەنی شەپۆلێک لە پلاماردانی میدیایی خراپ لە نێو سۆشیال میدیا هەیە، ینی میکانیزمەکانی بە تەسکردنەوەی ئازادی لە تەسفی جەسەدیەوە کە هەر ماوە گۆڕاوە بۆ تەسفی کەسایەتی بۆ لێدان لە پێگەی معنەوی لە مەکانەتت لە کەسایەتی لە هەموو ئەو شتانی کە تۆ وەکو بوونەوەرێکی ساغە هێڵێتەوە. عەرزم کردی لە وڵاتی ئێمەدا شتە باشەکان نەماوە، ینی مەسەلەن ئێمە لەو وڵاتانین سەیکە لە پرسیاری پێشوان نەتێشتاویکەم ئێمە وەکو وتم بیستم دێڕەکە عادەتەن لەو کەسانم حەزەکەم دێڕ نقطەی کۆتایی بۆ دانی کە نقطەی نامەوێت دەتبڕینەکانم بەگرێ بمێنێت کە بەگرێ و فرێز مایەوە ناتوانین پایامەکە بگەین. لەوە دێمەوە سەر ئەم خاڵە لە دنیای سیاسەتە ئەزمون بڕیاری تەندروستت پێدا، ئەی بڕیاری تەندروست لە چیوە سەرچاوەگەر لە ئەزمموی خراپەوە وانە ینی بۆ نمونە ئەبووە ئەمە زمونە خراپی حکوومەتی هەرێمی کوردستان پاس 34 ساڵ دەسەڵاتدارێتی کوردی بهێنایە ئاستێک کە بەڕیاری تەندروست بێت، پاش 33 ساڵ لە حکومڕانی هێشتا
بڕیارەکانی دەسەڵاتدارێتی کوردی و سیستەمی سیاسی بڕیاری تەندروستی نە لە بواری ئابووریە نە لە بواری سیاسیە و نە لە بواری ئازادی ڕادەبڕینیشە لە بواری ئازادی ڕادەبڕینە یاسای کاری ڕۆژنامەنووسی ئەبدێت نەکراوەتەوە یاسای پێدانی مافی زانیاری نییە یاسای پارێزی مافی ڕۆژنامەنووسان نییە کەناڵەکان ڕاستە ئێستا ئەڵێ کەناڵی ڕاگەاندنی ئێستا هەچ کەس نەماڵی خۆی بە خۆی کەناڵی کەناڵە ئینتەرنێت و نەزانم ئەمانە کە پێیا بوون ئەوەنە مایک زۆر بووە ژمارەی مایکەکان لە ژمارەی ڕۆژنامەنووسان زۆرترە جاران کە خۆپیشاندان نەکرا ئەو ژمارەی ئاسایشەکان لە ژمارەی خۆپیشاندانەکان زۆرتر ئێستا ژمارەی مایکەکان زۆرترە لە ژمارەی ڕۆژنامەنووس و لە ژمارەی خۆپیشاندانەکان پەیوەندی بە چۆیە پەیوەندی بەوەیە هەر کەسێک بەشێک پارەی لە گیرفانیا بێ کۆمپانیای هەبێ بێتە ئەندامی مەکتەبی سیاسی ئەندامی سەرکردایەتی ڕەخاوی چێبێ کەناڵێکی ڕاگەاندنی داناوە خۆمەش کێشە دووسەکە کە ئەڵێ ئەبێ ئەمە تەنزیم بێت یعنی قسەکردن ڕاستە مافی هەموو کەسێکە بەڵام چۆنیەتی قسەکردن و کاریگەریەکەی لەسەر ڕایگشتی و تەڕەحکردنی بەرنامەکانی ئەبێت دەستەبژێرێکی ور کاری پێ بکە نابێت هەموو قسەکەرێک بۆ چوونەکانی ببێتە بەڕیاری سیاسی ئەمە کێشێ لە کوردستانە هەموو قسەکەرێگەی بیر بۆ چوونەکانی ببێتە بەڕیاری سیاسی و ڕایگشتی پێ فەوزایکی گەورەیە ئازیزم ئێمە لە دۆخێکی ناومێدی گەورایی قسەیەکەکەم بەدپرسیارم دەی دۆخی ئێسای کورد وەکوونەتەوە زۆر خراپتر لە دۆخی لەو سەردەمەی کە ئەنفال کراوی لە ساڵی 1970 خراپترە زۆر خراپترە بە بەڵگەوە بڵێ ئەم قسەیە بەدپرسیارم دەیکەم لەبەر دوو ڕەهات دوو خاڵنەتەوە ئەهێڵێتەوە ئینسان ئەهێڵێتەوە متمانە لەگەڵ هەستی کورتبوون و ئومێد متمانە و ئومێد ئێمە هەردووچمان لەدەستاوە لە هەر ساتەوە وەختێکابی لە ژێرپەتی سێدارەدا بووی کە متمانە و ئومێدت هەبوو بە ڕزگار بوون زۆر گرنگترە لەوەی لە کۆشکێکابی متمانە و ئومێدت نەبێ بۆ سەلامەتی تەندروستی ئێمە لە سەردەمی ئەنفال هەر نەماوە کۆتاییان پێێنەوە تۆ بۆ لە هیچ مرۆڤێک دڵنیایە لە پاراستنی یەکەم کەساتی معنەوی خۆی دوم لە پاراستنی کەساتی وەکو جەستە ئێمە لە جەستە و کەساتیمان دڵنیانی بەڵێ بۆ ناچی جەنابتان وەکو کورسات ڕاپەتسیە بکەن لە نێو توێژی گەنجانە لەسەر مەسەلەی هەستی نەتەواتی و کوربوون و کەرکووک و ئاڵای کوردستان و ئەو چەمکانەی کە پەیوەستن بە تەکوینی نیشتیمانی زمانی کوردی خەڵک هەیە ینی مەسەلە ئێستا بۆتە شانازی مەسەلەن تا تۆ کوردی نەزانی ینی کەواتە تۆ زۆر ڕۆشنبیرتری ینی کە سوکاری مناڵەکانیان بەم ئارەسەیە بارێنین ئەمە ئاسەوارەکەی چەند ساڵی تر دەرەکەوێت کە ئێمە چه دۆزەخێکمان دروست کرد بۆ نەوەکانمان چ نیشتیمانێکمان پیشاندان مامەسەزانم نەتەوەی باش نەتەوەی باش ئەوەیە کە بە نەوەکانی بڵێ باوکت کە سوکارت براکەت لەسەر پەیامێک گیانی خۆیان بەخشی بەڵام ئێمەعلی کە لە ژێرپەتی سێدارێ و سبینێ لە سێدارە درێ لە هەیەی خاصەی مووسڵ بەڵام شعرێکە بەس ئێمە بڵین لەسەر ئێمە بە مناڵەکانمان سەربەرزیە کە پێڵاومە بینم لە سەرسەری دوش بناوا لە بەرزین ئەو هەستە نیشتیمانی مەسڵ خۆت دکتۆراتێ لەو بەڵام ئێمە چیان پێ بڵین ئێمە ئەبێ پێیان بڵین هەر بە شعری وەڵامت بەمەوە بە پێیان بڵین ئەی تریفەی مانگەشەوی بەدەلاقە خۆلادە لە ئەهلی کوردیە عێراق ئەمە بەڵێ ئەبێ شعرەکەی گۆرانیان پێ بڵێ بێ بەنەوەکانمان بڵین کە ئامۆژگاریانەکەی پێیان بڵێ خۆلادە ئێستا مەسەلەن کوڕەکەم لەگەڵا هاتە بۆێرە یەک هەموو جارە پێڵێم تاکە شتێکە پێویستە خۆتی لێلادەی ئەم کوردی عێراقەیە ئەهلی سیاسی ئەم کوردی عێراقە ئەهلی سیاسی تەبان ئەهلی سیاسی نەبێ بەڕخنا نابێ خەڵک ئێمە ئەناسێ ئەزانن چەند هەموو قسەیەکەی کەم ئەمەوێت لە نێو دڵی خەڵکو و لە نێو شعۆری خەڵک هەر ئەوە شەوای کردو مەسەلەن لەشکر چێشی تورکیا لایەکی محافەزەیەکی کوردستان کە بادینانە هاتۆ کەس زۆر ئەو پرسیارەکەم مەسەلەن پارتی دموکراتی کوردستان لە کەرکووکە لەگەڵ جەبهەی تورکمانی و عەرەبی سنووریان ڕێکەوێ
لە ماوەی ڕابردووە مەسەلەن کارەسات کەس قسە ناکە ینی ئەمانەیە ومێدیە کە جەنابەت باست کرد کە وێ خەڵک وڵای حەزەیە قسە لەسەر مەسەلەی پارێزگای کەرکووک و کورد لەشکر کێشی و مەسەلەی بابا وڵڵاهی ئازیزم لە وڵاتێکی سەلیما بین لە کۆمەڵی خەڵکی ڕەشیدمان هەبێ من جارانەمە حکوومەتی ڕەشید ساڵم خەڵکی بەربارانی کێ ینی مەسەلەن تۆ شعور بکەی تورکیا تورکمانێکی ژنا ینی پیاوێکی میتی تورکی ئامادەبی شەڕی لەسەر کەبیکەی بە پارێزگاری کەرکووک ئامادە نەبی لەگەڵ کوردێکی ڕەسەنی شارەکەیە ئەتیفاقی کاکە وڵڵی ئەمانە پیاوی ئینسانی ڕەشید نەماوە لەم کۆمەڵگایەتە من هەر لەسەرەوەی جەنابەت 13 ساڵ پێش ئێستا بەرنامەیەکم لەسەرەوە کردو ئەو لە پێشکی بەردامەکە تاوت 13 ساڵ پێش ئێستا بەرنامەیەکم لەسەر پێگەی میتی تورکی لە پارێزگای دهۆک بە تایبەتی کردووە کە چەند جارێکیش لە بەرداما وتومە تاچی دەکەم چووکام دێڕم زۆر بەلاوە گرنگکە ڕئیسی میداڵێ پێویست ناکە هێرشکەین بەزارەوەی ئەوان بۆ باکووری عێراق چکای من کۆنتڕۆڵمان کردووە لە ڕێی ئەم کۆمپانیا و دەستگای میت و ئەم هێزی سوپا و ئەوانە ئێستا بۆچی شتێکی تر ناکەین ینی سنووری ئیداری پارێزگای دوهۆک نەخشەکەی دابرین چەندی لەژێر دەسەڵاتی بە هەر بەڕە فەرمی لەژێر دەسەڵاتی سوپای تورکایە و چەندیشی ئێستا لەژێر دەسەڵاتی حکوومەتی ئێرێمایە هەت بەناوە چونکە هەموویە لەژێر دەسەڵاتی وایە بەڵامەوەی کە بازگەی لێداناوە ئاڵای دای بڕیوە و ئەوانە مەسەلەن تۆ لە وڵاتێکاژی هێزی یەکەم حاکمی وڵات بانگێشتی دەستگای ئەمنیەکە بۆ کوشتنی وڵاتیەکانی لە پارێزگایشی تر بانگێشتی سوپاکە بۆ شەڕ شیرینیە بەخشێتەوە بۆی فڕۆکەخانی سلێمانی داخە ینی شاگەشکە ڕۆژنامەی کوردیش کاتەکە ئەڵێ پەکەکە لە ینی تۆ لە وڵاتێکا دانیشین بڕوا بکە گفتوگۆکردن لەسەر ئەم حاڵەتانە بڕوا بکە جێگای گریان وەڵڵاهی دکتۆر من مەبەستەکەم سیاسی نییە مەبەستەکەم نەتەوایەتە ئەو هەموو دەردەکوشندانە لەناو هیچ ملەتێکە هەن تۆ پیاکی خوێندەواری تەجروبی خوێندنەوەت هەیە ینی ملەتێک ئاوە بەرامبەر خۆی بێ لە یەکێ لە پیاوە زۆر بەناوبانگەکانی مێژوە لێم نەبێ بە هەڵە لێ پرسن چ مرۆڤێ زۆر ناشیرنا ئەڵێ ئەو مرۆڤانە ناشیرێنن خائینن کە هاوکاریان کردوون بۆ داژیکردنی خاکەکە ئێستا ئەگە و کەسە ئەگەر ڕەجێبتەی جەنگیزخانە سپاس دەکەم ئەگەر دەقیق ئێستا ئەبووە قسە ناوی چێت ڕەجەب تەیب ئەردۆغان ئەبووە ڕەجەب تەیب ئەردۆغان ئەم قسەیە بکە دەی بپرسن ناشینترین مرۆڤ کامانن ئەوانن کە پەلکێشی سوپاکەمەکەم بۆ سەر خاکەکانیان کاکە ئەمانە لە مەسەلەی سیاست و لە مەسەلەی مۆڕاڵ و لە هەموو شتێ دەرچووە ئەمە جاشایەتی سەردەمی تەکنەلۆژیا جاشایەتی سەردەمی زیرەکی دەستکردا ینی کۆر ئەم ئینتاجەمان هەیە ئەم ڕێکۆردەشیان شکاندووە سوارەی حەبیدەمان هەبووە مۆدێلی جاشایەتی ترمان هەبووە ئەم مۆدێلی کە ئێستا ئەگوزەرێ بە دڵنیاییەوە هیچ نەتەوەیەک لە تایوان کە کێشە هەیە تا هەرێمەکانی ئیسپانیا کە کێشەی هەیە تا هەرێمەکانی مەراکیش مەغریب کە کێشان هەیە لە هەموو شوێنیشی دنیا نییە پەلکێش بکرێ ئەم جوو مۆدێلە لە جاشایەتی مۆدێلی جاشایەتی سەردەمی زیرەکی دەستکردا خۆ درۆن شکە لە بەرهەمەکانی ینی بۆ جاشتی سەیر و سەمەرە ئەمە جاشایەتی مۆدێرنە جاشایەتی ئەمە کوردایەتی زیاتر ناخاتە ژێر پەڵەیەکی ڕەشایە شارەکەی بێکەس بەڵێ هەرێمە بۆ قسەی زل بێ قسووری بەڵێ باسی کوردیە دەکەین کوردایەتی خورمایە شتی شارێکی لەوە هەیە وڵا جاران لە سەردەمی سیوەکیە بە ئەو برادەرانە لەگەڵ بەغدا بینیان باش بوو وایە نەزانی کوردایەتی خورمایە
ئێستا لەگەڵ کاگڕەجەب بینیان باشە ڕەنگە کوداتی بە زەیتون و بەقاو بە پیاسەی ئەنتالیا و جادەیەکانی تەقسیم و ئەوانە تێگەیشتە بێتە ماوە من شتی جدیم نییە لەسەر جاش بۆیە بەو زمانە قساکەم نامەوێت جاش ئەبێشتی جدی لەسەر لا کۆمنتێکی جدی بۆ گفتوگۆکردن لەسەر چەمکی جاش لەسەر ئەم شێوازە هیچ کۆمنتێکی جدیم نییە چونکە قابلی مناقشەیەکی جدی نییە ئەمانە قابلن بە شێوازێکی زۆر خراپ فڕیان بیتە نێو زبڵخانی مێشووە نابێ بە جۆرە گفتوگویان لەسەر کێکە قابلی ئەوە بێت ڕەهەندەکانی چییە بەهانەکانی چییە ئازیزم ئەمانە بەهانە بۆ ڕووداوی بۆ کارەساتی سویچیا بێنێتەوە ئەوێت بۆ نمونە ئەم خیانەتانە بشەرعێنێ بۆ نمونە لەشکرکێشی تورکیا شەرعەتی پێدا تۆ ناتوانانی گفتوگۆیەکی قۆڵ لەگەڵ حیزبی قیل و قال بکەی حیزبی قیل و قال گفتوگۆی جدی لەسەر ناکرێ ناتوانانی مەسەلەن پێی بڵێ ئەم شوێنە باشە ئەم ڕەهەندەی باشە بەم ئاراستەیە توانی کارکەی هاتی سوپای تورکیا وایە ئەوە لەگەڵ خەڵکی ڕەسەن و نیشتیمانی ئەم گفتوگۆیان ناکرێ لەگەڵ هێزێکە کە بە شێری خیانەت پەروەردەکرابێ تۆ ناتوانانی گفتوگۆیەکی جدی لەگەڵا بکەی بە هەموو ئەو دەرگار هەموو ئەو ڕێگانی کەمان ئەمان بنەوە نێو خیانەت بەم ماڵی حیزباتیە پەڕێت هەموو ئەو ڕێگانی ئەمان بنەوە ماڵی خیانەت بەناو حیزباتیە پەڕ لە ساڵی 1960 بەدواوە تا ئێستا ینی ئەوەی کە لە تورکیاژە گوزەرێت هەر لە بواری اقتصادی خۆمانە ئازیزم سەبەبکاری اقتصادی خراپ و نەوتی سەربەخۆ ئابووری سەربەخۆ و کۆمپانیا نەوتیەکان و نەدانی بووچە و هەموو شتانی تر کە ئەگوزەرێت چییە؟ یعنی ئەوانە دەرئەنجامی ئەوەیە کە تۆ حیزبێکی خەمی نیشتیمانی نییە خۆ ئێمە زۆر جار نەگمێت هەزاران کەس هەر ئەم شۆ لە سۆشیال میدیا ڕەنگە هەزار کەسم کۆمنت بنووسێ کە بڵێمانە هێزی ڕەسەن و نیشتیمانی نین چونکە خزمەتێکی ڕاستەقینەی پرۆسە تەندروستەکە ناکەن بەڵام تۆ چی نییە کە باشە دکتۆریانی ئێمە چیمان پێکردی ئێمە هەرەوە نەمان پێکرێ پێیان بڵین ئازیزیەوە زۆر خراپن پێویستان بە دەستکاریکردنەیە پێویستان بە گۆڕانکاریە دەستکاریکردن ئەویان ماوە دەستکاری بکەن شۆفڵەکەیە هەرە لێ بدرێ لە 2014 هەڵبژاردن چییە گۆڕێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەیە ئەگەر تێکی نەدەن مەسەلەن هیوادارم شت بگۆڕێ هیوادارم شت بگۆڕە ئەم پرسیارە بۆ دەسەڵاتێک ڕێت کە بە هەڵبژاردن هاتوێ دەسەڵاتی کوردی ئاسیسی ماڵاوە بیاخوا دەسەڵاتی بە زۆر هاتبێ بە هەڵبژاردن چۆنی گۆڕی بەڵام پێویستە ینی مەسەلە هێزی جیاواز هەبێ لە نێو پەرلەماندا بەڵام من پێم وان نییە دەسەڵاتێ بەهێز هاتبێ بە چەک و دەبا بە خزمەت کرابێ و گەورە کرابێ تۆ بتانی بە هەڵبژاردن لە بنەوە هەڵی تەچێنی ڕەنگە مۆدێلێکی نوێ لە ئۆپۆزیسیۆن و لە قسەکردن و کە هەر پێویستە ئەو نوزەیە هەبێت ینی ئەو ئەگەر نیان کوژن ئەگەر نە تەبان تەبیعیە کوشتن لە ساتە وەختی لە بجۆرە و لە سایم دەسەڵاتەیە زۆر سروشتیە ینی تۆ بێت قوربانی بێ کە ماوی هەر زۆر هاوڕێکی عەزیزم هەیە زۆرجار باس لەوە کە ئەڵێم مەمنۆنی خوام تا ئێستا ماوم زۆر تەبیعە ینی مەسەلەن بە سیناریۆیەک بە پلانێک بە ئۆتۆمبیلێک بە هەر شتێک ینی تەبیعیە ینی کە تۆش هەموو شتێک لە گرێژنە دەرچوو لە بازاڕی شێواوە
تەنها دەست قازانجەکە هەموو بەشەرێت زیانی گەورەکە. پرسیارێک شتێکم دوای دێمە سەر هەندێک شتی تایبەتی خۆت پێویست بەکاری ڕۆژنامەوانی پەلامار داهنێکی سەیری سلێمانی هەیە بەڵام لێرە مەسەلەن هەموو ئازادی خوازێک لەو شارەیە باسی حزب ناکەم باسی سلێمانی یەکەم مەسەلەن ئەم پەلاماردانی سلێمانی بووە سلێمانی شارێکە مدد تاریخ ئاوا هێناویەتی والی بەغدا و سوڵتانی عوسمانی و کوێرە نایارەکانی تری بەم شێوازە هەر دەمیان تێژەنیوە نەشتەری زوڵم و خیانەتیان لە جەستەی داوە بەڵام سلێمانی هەتووە خۆی سەربەرزی ئەمێنێتەوە ڕاستە ئێستا مەسەلە ململانێکی سیاسی دابشبوونی دەسەڵاتی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە لە نێوان دوو هێزی جیاوازە بەڵام مەسلەی سلێمانی و حکومڕانیەکەی لە مەسلەی هەولێر و حکومڕانەکەی دووشتی جیاوازن هەر پرۆژەیەک بۆ لێدان لە سلێمانی لە شار لە کەلتور لە خاکەکەی لە خەڵکەکەی لە پرۆژەکانی لە کەلتورەکەی لە ئەدەبیاتەکەی کارەساتێکی گەورەیە بێگومان لیانەوە ئەزیزم هەر پرۆژە هەیە بۆ لێسەرنەوەی کۆمەڵی سەروەری لە سلێمانی پارە ئەدا مەسەلەن بۆ نمونە لە ڕووی ئەدەبیاتەوە بڵێ یەکەم چالاکی ئەدەبی فڵان لە سلێمانی نەکراوە کەسێک ڕاست پێرێ ئەڵێ شتێک بدۆزەرەوە بەناو توێژینەوە بکە ینی ئەیانەوەی لە مێژوەکەی بن لە کەلتورەکەی بن لە ئیدارە سیاسەکەی بن ینی مەسەر بەدامی تەلەڤیزیۆنی ناکەن گاڵتە بە مەلیک مەحموودەکەن نەتبینیەوە بەرنامەیە مەسەر لێدان لە کەسایەتی مەلیک مەحموود هەر مەلیک نییە مەسەلە ئەومە مەسەلەیەکی ترە لە ئەدەبیاتەکەی ئەدەن لە ڕەمزەکانی ئەدەن خۆمە من نییە لێدان بێت تەنها لە حکومڕانێکی لە کێشە هەیە چونکە سلێمانی شارێکە ینی مەسەلەن ئەوەی کەمی قسەی لەسەرەکە هەندێک هێزی سیاسی کوردی جاوا قسەی لەسەرەکەن ئەوە جێی داخەمە ڕەنگ قسەکردنی دەستگا هەواڵگیریەکانی تر جوانتر و باشتر بێ لە قسەکردنی جاشەکانی سەردەمی زیرەکی دەستکرد ینی قسەکردنەکانی ئەوان جۆرێک بە حکمی کەلتور و شارستانی تێکەیان کە ئەزمموی سیاسیان جوانتر دایەڕەشن وەک لە ئەوەی کە لە کۆمەڵێ پێی گیان بۆ دروستکردو بۆ لێدان لە سلێمانی و لە چاو ئەو بانگەشە ئەمنیەتە سناکی کە ئەو هێزانەیەکەن بۆ سەر سلێمانی. باشە باسی کوشتن و سوپاسی خواکەین تا ئێستا ینی بەڕاستی دکتۆر لەو ماوەی کە بەردەوام ئەتنووسی و ناوێکی دیار و قەڵەمێکی تیژ و لە لڤین مەبەستم سەپۆرتی و سەرپەرشتی لڤین تەکرد مەسەلەن چەند جار هەوڵی کوشتنە درراوە وەڵام زۆر بەڵام بە دەقیقی ئەوەی کە زۆر بڵین بە دیکۆمنت کرابێت ئەوەی 16/9/2008 بوو ئەوەی کە بە دیکۆمنت کراوە لە دادگا و ئەوانە بەڵام هەوڵەکانی هەڕەشە و پەلامادان و گرتن ژمارەیان زۆر ژیانیان زۆر بەرتەسک نەکردی بێگومان بەڵام چێژی خۆی هەبوو ئەزانی بۆچی چێژی هەبوو تۆ مەبدەعت هەیە عیبادەت و سیاست عیبادەت بە قوربانی دان دەرەکەوێت کە تۆ ڕازگۆیاندا بە هاتوو هاوا دەرناکە بە قوربانیدانی نەفسی بە قوربانیدانی نەفسی بەڵێ سیاسەتیش بە مەبدە چونکە بە مەبدە بە ئەو پەڕی دڵپاکی بە پێویستی گۆڕانکاریەوە کردوتە چێژی تایبەتی هەبوو چونکە پێدوا بووە کە بەرینی گەندەڵی گاندۆتە سەر ئێسقان وە هەمیشە ئێمە باشەکەی لە چیا بوو مامۆسەزانە ئێمە دەمامەگداد نەبووی ئێمە وەکو ئێستا نییە بەسەرەن کەسێک لە پشت کۆمپیوتەرێکەوە لە پەیجێکی تاریکە دێشە دەنووسێ ئێمە لە نێو ئەم شارانە هاوڕێکانمان تیمی ڕۆژنامەوانیەکەی لەگەڵمانە بووە لە دەستگاکانی ترە باشکرا بە ناسنامەی خۆمان کارمان کردووە و زۆر گۆڕانکاری لە ستایل و سیاسەتی میدیایە بەرئەنجامی ئەو قۆناغی و کارکردنی ئەو کاتە سەرتەخستە سەرسەرین لە چی ئەترسای مەسەلەن
یان بە ئومێدێکی گەورەوە لەوە ئەتەسام کە ئەو کاری کردومە باش نەبێت و نەمتوانی بیامەجێ مەسەلەن نانا لەوە هەمیشە بێ تاکەشتیە کە دوایی هەموو ژمارەیەک محاسبەی خۆمان کرد دو تیمەکە ئەوە بووە کە ڕەنگە مۆفەق نەبوو بێتین لەوەی کە کارە ڕۆژنامەوانیەکەمان باش بوو پێ هەمیشە ئێمە ئەزمونێکمان بوو مامۆستا ڕاهێنەرێکمان هەبوو زۆر جارکەی و میدیای کوردی خراپە ئێمە بەراوردمان نەکرد بۆ نمونە بە میدیای ئەوروپای ڕۆژهەڵات ئەوە لە چاوانە باشی ئەوە بۆیە ئێوە وەکو کورد دەستگاکانتان پێش ناکەوێت هەمیشە بە خراپەکان خۆتان بەراورد دەکەن وەرم خۆتان بەراورد کرد بە میدیای وڵاتە پێشکەوتوەکان نەزانن لەکوێیە خەونی ئێمە ئەوە بوو کە مەسەرەن دەستگای ڕاگەاندنەکەمان کارەکانمان هەنگاوی زۆر گەورە بچێتە پێشەوە دێت ترس لەوەی کە ڕەنگە سەرکەوتوو نەبوو بیتی لە مثلا لە چی جگەلەوەی کە مثلا لە بەرامبەر خەڵکو ئەوانەیە جگە لە کارە ڕۆژنامەوانێکە و ئیتیچی ڕۆژنامەوانی ئەوانە لە ناوەخنا لە ناوەڕۆکە لە چی ئەترسایی لە چ ڕوویەکەوە مەسەلەن کەوەی کە بابەتێک بڵاو بووە ئەترسای لە ژیانی خۆت ئەترسای لە چیان کاتێک کە ئەزانی گەندەڵێکە داشکرا کردووە مەسەلەن مەسئولێکی نابەرپرسی گەندەڵت خستۆتە سەر پەڕی گۆڤار ترس چەند ڕەهەندێکی هەیە ڕەهەندی سیاسی هەیە و ڕەهەندی سیکۆلۆژی هەیە بەڵێم برادێک لە ڕۆژنامەیەم پرسیاری لێکرد و وەڵامێکە ما بووە یەکێ لە نووسەرەکان زۆر وەڵامەکەمی بەدڵ نەبوو کە پێم وتبوو زۆر ئەوە نییە لەگەڵ ترسا زۆر هینم نییە نێوانم خراپ نییە مەسەلەن بەژوشەی شترم و تۆ بەزێستا نامەوێت دووبارەی کەون چکە ئەزمونێکی زۆر دیدگاکان زۆر گۆڕاوە سامن 50 ساڵ تەمەن بە شتەکانی سەسپی بوونەکە هی خەم و خەفەت نییە هی تەمەنی هەردووشی وڵی بڵم چی نازانم ڕوویاوە لەوە وەڵام بە ترس مرۆڤ نییە نەتەتسێ دعایە کامەی کە ئەوترێ مەسەلەن زۆر پاڵەوانێکی گەورە بووە لە مێژوو مرۆڤایەتیە ترس هاوڵێکی بەردەوامی بووە بەڵام ئەوە بووە دەری نەبڕیوە چونکە مەسەلەن ژیان بۆ خۆی شتێکە کە تۆ توێ بە باشی بەڕێکەی ڕەنگە مەسەلەنەوانەی کە زۆر متەدەینیشن لێی بپرسە ئەڵێ ئەتەتسم مەسەلەن لە عومەری کوڕی خەتاب لێشە لە خوتبەکانیە لەگەڵ هاوڵانی ئەڵێ ئەتەتسم ئەڵێن تۆ بۆ مەموچاکەشەوە ئەتەسی ئەڵێ ئەتەتسم کارەکانم بۆ بە باشە بۆ ئەژبات نەکرابێ یعنی تۆ لە لوتکەی دینداریەوە تا لوتکەی مقاومەی سیاسی تا لوتکەی کاری ڕۆژنامەنووسی ترسێکت هەیە بەڵام مەدلول و دەلالەتی ترسەکە شتگەلێکی جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ بەڵام بە سروشت هیوادارم بینەرەکان لەوانە پەشیمانی ترسنۆک نیم زۆر لەوانە پەشیمانی لە کارەکانی خۆت زۆر شانازی یەکەم بەوەی کە کردومە لە هیچ مەوقفێکی ژیانم و لە هیچ نووسینێکی ژیانم پەشیمانی کاتی من بەرەو کۆتاییە لەو بەرنامە بەڵام بڵم کاک ئەحمەد میرە دکتۆر ئەحمەد میرە چی بە گەنج و لاو ئەوانە ئەڵێ کە لە هەرێمی کوردستان بە چی وە ئومێدێکەوە بژی ئەبێت لە پەروەردەوە دەست پێ بکەینەوە لە سەرتاوە سیستەمەکە دەستکاری بکەیتەوە چاشی بکەیتەوە بۆی جوان بژین و هەمیشە من پەیامەکەی من ئەوەیە کە حەق بەدەوام براوەیە لەکوێ حەق هەبوو و لە شوێ ڕاستیە بە هەمیشە هەر کەسێکی ئەوێت ژیانێکی جوانی هەبێت بۆ بەختەوەر بێت و خودداش لەو دنیا پاداشتی بداتوانێ لەسەر حەق بێ کەلیمەتون حەقی عند سوڵتان الجائر وتنی قسەیەکی ڕاستە لە بەرامبەر دەسەڵاتێکی زاڵمە لەکوێ زوڵم هەبوو دژی بە ئاسوودەی لێرە و لە دنیاکەی تریش زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد میرە نووسەر ڕۆژنامەنووس بینەرانی خۆشویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لە ئەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان